کۆماری ئیسلامی لە داسەپاندنی شێوەی ژیانی دڵخوازیدا سەری لەبەر کەوتووە. کۆماری ئیسلامی 42 ساڵە هەوڵ دەدات شێوەی ژیانی دڵخوازی خۆی بە پێی شەریعەتی ئیسلام بەسەر خەڵکدا بسەپێنێت. کەسانێک کە ساڵانی سەرەتای بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیان لەبیرە دەزانن کە ئەم ڕژیمە ئەو کات لە زۆر بواری ژیانی مەدەنی و کۆمەڵایەتیدا لە تاڵبانی ئەمڕۆ لە ئەفغانستان کەمتر نەبوو. جیاوازیەکەی تەنیا لە ئەحکامی شەریعەتی شیعە یان سوننیدا بوو. وەرزشی ژنان حرام بوو. ژنان بۆ ساڵانێکی زۆر مافی چوونە ناو وەرزشکاکانیان نەبوو. دووچەرخە سەواری ژنان تاوان و گوناحی کەبیرە بوو. هەبوونی دەستگای پەخشی ڤیدیۆ تاوان بوو. دیمەنەکانی هێرشی سپای پاسدارانی کۆنەپەرست بۆ سەر سەربانی ماڵەکان و شکاندنی دیشی مەحوارەکان کەس لە بیری نەچۆتەوە. چارشێ و مانتۆی ڕەش و حیجابی کامڵی ژنان تەوەری کەشمەکەشی هەموو ڕۆژەی ژنان لەسەر شەقام و مەیدانەکان لەگەڵ مەئمورانی ڕژیم بوو. لەقەکانی خوێندنی ژنانیان لە زانکۆکان سنووردار کرد. سەرەتا لەگەڵ ئینتەرنێت دەستیان کرد بە دوژمنایەتی و پاشان فیلتەریان کرد و سەرنجام خاویان کردەوە ویان دەیان کردەوەی هاوشێوەیان ئەنجامدا. بەڵام بە سەرنجدان بە کارنامەی کۆماری ئیسلامی لە هەموو ئەم بوارانەدا دەردەکەوێت کە ئەگەر چی ئەم ڕژیمە بەداخەوە هەروە لە سەرکارە، بەڵام لەم نەبەردە کۆمەڵایەتیەدا بەردەوام سەری وەبرد کەوتووە و شکستی خواردووە و بە ناچار پاشەکشەی کردووە. لە تازەترین نمونەدا کۆماری ئیسلامی بۆ داسەپاندنی شێوەی ژیانی دڵخوازی زوومی کردوتە سەر ئاژەڵەکان. سزادانی کەسانی خاوەن سەگ لەسەر شەقام و پارکەکان بە تایبەت لە شاری تاران لە ماوەی هەفتەکانی ڕابردوودا تند بووتەوە و گەلێک راپۆرتی جۆرا و جۆر لەم بارەیەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بۆتەوە. سەرۆکی پۆلیسی ڕاهوەری تاران باسی بەرەنگاربوونەوە لەگەڵ سەگگێڕان بە ماشێنی کرد ووتی کە ئەم بابەتە لە دەستوری کاری پۆلیسدایە و ڕۆژانە بەری پێدەگیرێت. حسەین ڕەحیمی فەرماندەی هێزی ئینتیزامی تاران باسی لە بەرەنگاربوونەوە لەگەڵ سەگگێڕان بە ماشێن لە ناو پارکەکان و پیادەڕەوەکان کردووە. وتوێتی کە دەبێ هەوڵ بدەین شێوەی ژیانی ئیسلامی لە کۆمەڵدا زاڵ بکەین. ناوبراوتی سەرپێچکاران بە شێوەی جددی هەڵس و کەوتیان لەگەڵ دەکرێت. دادستانی گشتی ئێران سەگی لە بواری شەرعیەوە گڵاو وەسف کرد ووتی کە ئەم ئاژەڵە نابێت تێکەڵ ژیانی موسڵمانان بێت. عەلیڕەزا هەداق ئەندامی کۆمەڵگای ڕوحانیەتی شیراز بەدەستی ڕۆژگارەوە دەناڵێنێت و دەڵێ دیاردەی بەدحیجابی لە ئاستی شاری شیرازدا نالەبارە. بۆ ماسک لێنەدان ئیراد دەگرن بەڵام بۆ بێحیجابی ئیراد ناگرن. لەوانەش گوزەراین ئێستا سەگگێڕان لە کۆمەڵدا بۆتە باو. حکوومەتی ئیسلامی لە ئێران و تاڵبان لە ئەفغانستان لە نەچیاوترین و دواکەوتوترین دیاردەکانی جیهانی سەردەمن. دیاردەیەک کە بە هیچ مۆزەزەیەک بەخواست و ئاوات و شێوەی ژیانی ئەمڕۆی خەڵکەوە پەیوەند نادرێت. جەماوەری کرێکار و زەحمەتکێش، ژنان، لاوان، هونەرمەندان، خەڵکی ستەم لێکراو، 1001 گیر و گرفتی ورد و درشتیان هەیە کە بێکاری، گرانی، نەبوونی مەسکەنی گونجاو، نەخۆشی کۆڕۆنا، کەمبوونی پزیشک و نەبوونی دەرمان و تەختی نەخۆشخانە، ئێعتیاد، تند و تیژی، نەبوونی ئازادی سیاسی و چوونە سەرەوەی ئاماری ئێعدام و ئەشکەنجە تەنیا چەند نمونەیەتی. لەوەها بارودۆخێکدا نیگەرانی ئاخوندەکانی حکوومەت و دەستگای دەوڵەت سەرپێچی لە حیجابی ئیجباری ویان سەگگێڕانە. دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم ئیمامانی جومعە ئەو باشی دامەزراو لە دەستگای ئەمری بە مەعروف و نەهی لە مونکر، پۆلیس و بەسیج و گشت دەستگای ڕاهێنان و سەرکوتی حکوومەت بەدحیجابی ویان سەگگێڕان وەک گەورەترین هەڕەشەی فەرهەنگی پێناسە دەکەن. هەژاری، خۆکوژی، لەشفرۆشی، گورچی لە فرۆشی، گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر ئەو مەسەلە و دیاردانە نین کە سەرنجی حکوومەت و ئاخوندە مفتەخۆر و زۆر وێژەکان بەرەو خۆیان ڕاکێشن. بەڵام هێندێک خەڵک
سەگڕابگرن دەبێتە بابەتی حکوومەت و ئاخوندەکان. پێشینەی ڕاگررتنی ئاژەڵی ماڵی بە درێژایی مێژووی مرۆڤە و لە ئێرانیش بۆ سەدان ساڵ ڕاگررتنی ئاژەڵی ماڵی بەشێک لە کللتوری خەڵک بووە و دەسەڵاتدارانی گەندەڵ و کۆنەپەرستی ئیسلامی نەتەنیا دژایەتیەکی نەخۆش ئاسایان لەگەڵ کولتور و هونەر و زانستەیە، بەڵکو دژمنی ئاژەڵەکانیشن و بە گڵاو بە دێومەن و حرام پێناسیان دەکەن و کەمتر ئاژەڵێک بە سڵامەت لە دەستیان دەرباز بووە. لە گشت وڵاتانی جیهاندا ئاژەڵی ماڵی بەشێک لە ژیانی کۆمەڵگەیە و ڕەنگ بێ کۆماری ئیسلامی و باقی کۆنەپەرستە ئیسلامیەکان لە زمرەی کەمینەیەکی بچووک بن لە دنیادا کە تەنانەت لەگەڵ ئاژەڵەکانیش دژمنایەتی دەکەن. ڕووخاندنی حکوومەتی کۆنەپەرستی ئیسلامی ئێران نەتەنیا لە پێناو بەرژەوەندی خەڵکو و جەماوەری زەحمەتکێشدایە، بەڵکو بۆ دابینکردنی مافی ئاژەڵەکان و دیفاع لە ژینگە، بۆ پاراستنی زەرورەتی پەیوەندی مرۆڤ لەگەڵ ئاژەڵەکان لەوانە ئاژەڵە ماڵیەکان هیچ ڕێگا چارەیەک بێجگە لە بێدەسەڵاتکردنی نزامی خوراافە و جەهل بوونی نییە.